تا دێ ڕێژەی تاون لە هەرێمی کوردستان بەرەو هەڵکشان دەچێت. هۆکاری ئەمەش بۆ خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵاتیەکان و پەخشکردنی دراما بیانیەکان دەگەڕێتەوە. چالاکەوانان بە مەبەستی کەمکردنەوەی ڕووداوەکان پەنا دەبەنە بەر هۆشیارکردنەوەی گەنجان و پێیان وایە تۆڕە کۆمەڵاتیەکان و ماڵپەڕە نەشیاوەکان هۆکارن بۆ لێکەڵۆشانەوەی خێزان و زیادبوونی تاوان. تا دێت لە هەرێمی کوردستان ڕێژەی تاوان بەرەو بەرزبوونەوە دەچێت. ئەمەش بەشێکی دەگەڕێتەوە بۆ خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و بەخشکردنی دراما بیانیەکان. بۆ کەمکردنەوەی ڕووداوەکان چالاکوانان پەنادەبنە بەر هۆشیارکردنەوەی گەنجان و پێیان وایە تۆڕە کۆمەڵایەتیەکان و ماڵپەڕە نەشیاوەکان هۆکارن بۆ لێکهەڵوەشانەوەی خێزان و زیادبوونی تاوان. و هەروەها زۆر بەشن کە ئەوانەی ئەنتەرنێت یاخۆ تۆڕی کۆمەڵایەتی بەکاردێن بە مەبەستی دروستکردنی پەیوەندی سۆزداری و هەروەها زایدەنکردنەوەی ماڵپەرە سێکسی یاخود ماڵپەڕەکانی ماڵپەڕە ڕوتەکانەوە. ئەمەش لە هەرێمی کوردستاندا هیچ یاسایەکی لەسەر نیە و سانسۆری لەسەردان ئەدرێت و لەگەڵ ئەوەشدا ئەو زنجیرە دراما تورکیانێکەوە لە کەناڵەکانی ڕاگەیاندنا پەخشەکرێن. ئەمانەش هۆکارێکترن کە بۆ ئەوەی یعنی ڕێگا خۆشکرە بۆ ئەوەی خەڵک تۆڕی کۆمەڵایەتی بە شێوەیەکی خراپ بەکاربهێنرێت. خۆی لە خۆیدا مۆبایل و باقی ئامێرە تەکنۆلۆژیەکانی تر هەمویان نیعمەتی خوای پەروەردگار، بەڵام کەنجی کە ئێمە پەروەردەیەکی تەندروستمان هەبێت بتوانین بە شێوەیەکی چاک بەکاری بینین. ئەگەر نە هەر ئەو نیعمەتە زۆرجا ئەبێ بە نیقمەت وەکو ئەوڕۆ بینین لە زۆربەی ماڵ و خێزانەکان، یعنی ڕێژەی تەلاق لە هەڵکشاندایە، کێشە کۆمەڵایەتیەکان هێندە زۆر بووینەکە ئینسان سەری سوڕ ئەمینێ شتی و ڕووداوی وار و ئەدات کە زۆربەی هەر زۆرشان ئەگەڕێتەوە بۆ خراپ بەکارهێنانی ئەم تەکنەلۆژیایە. بەڕێوەبەری بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتانی سۆران ئاماژە بەوە دەدات. بەپێی ئەو ئامارانەی لە بەردەست ئەواندایە ڕۆژانە لە هەرێمی کوردستان زیاتر لە 400,000 جار سەردانی ماڵپەڕە نەشیاوەکان دەکرێت. ئەوەش هۆکارێکە بۆ لادانە سێکسیەکان. تەماشاکردنی گرتە سێکسیەکاندا ڕۆژانە زیاتر لە 400,000 کەس سەروی 400,000 کەس لە هەرێمی کوردستاندا تەماشای گرتە سێکسیەکان دەکاتن. عێراق لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا یەکەمینە لە تەماشاگرتنی گرتە سێکسیەکاندا. بەڕاستی دەتوانین بڵێن کەەوە تەماشاگرتنی ماڵپەڕە سێکسیەکان یەکێک لە هۆکارەکانێکەوە گەنجان هاوسەرگیری ناکەن. هۆکارێکی سەرەکیەکەوە کێشە خێزانەکان زیاد بووە. یەکێک لە هۆکارەکانێکەوە بەڕاستی پارتەوازەبوونی خێزانە و گەنجانێکەوە گوتم هاوسەرگیری ناکەن. بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵێن 265 کەس لە سنووری سووران تۆمار کراوە. لە ساڵی ڕابردوو 297 کەس تۆمار کراوەتە 32 کەس کەم بووە. بە شێوەیەکی گشتی 11% کەسەکان لە سنووری بەرەبرەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی ئافرەتانی سووران کەم بوویتەوە لە ماوەی ئەم 10 مانگەی ڕابردوودا. لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کوردستان پرۆژە یاسایەکی بۆ کۆنتڕۆلکردنی ماڵپەڕە نەشیاوەکان پێشکەش بە پەرلەمانی کوردستان کرد. بەڵام ئەو پرۆژە یاسایە خوێندنەوەی بۆ نەکرا. نەبوونی یاسایەک بۆ ڕێگریکردن لە تاوانە ئەلکترۆنیەکان و بڵاونەبوونی هەر جۆرە درامایەک لە شاشەی کەناڵەکانەوە وای کردووە ڕێژەی تاوانەکان بەردەوام لە بەرزبوونەوەدا بێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.